بۆ یەکەم جار حەیدەر عەبادی لە دوای دەست بەکاربوونی وەک سەرۆک وەزیرانی عێراق بە یاوەری شاندێک سەردانی کەرکووکی کردو لە فڕۆکەخانەی سەربازی لەلایەن پارێزگاری کەرکووک و بەشێک لە فەرماندەکانی پێشمەرگەوە پێشوازی لێکرا. هاتنی عەبادی بۆ کەرکووک هاوکاتە لەگەڵ نزیکبوونەوەی وادەی دەستپێکردنی ئۆپراسیۆنی کۆنتڕۆلکردنەوەی حەویجە و ناحەکانی ئەو پرسە شتەوەری سەرەکی دیدار و کۆبوونەوەکانی سەرۆک وەزیرانی پێکهێنابوو. لە سەردانەکەیدا بۆ کەرکووک عەبادی ڕایگەیاند نزیک بوونەتەوە لە کۆتایی هێنان بە داعش و بەم نزیکانە ئۆپراسیۆنی کۆنتڕۆلکردنەوەی حەویجە بە بەشداری هێزە عێراقیەکان و پێشمەرگە دەست پێ دەکات. گەیشتوینەتە قۆناغەکانی کۆتایی بە شکست پێهێنانی داعش هەروەها و کارکردن بۆ تەواوکردنی پلانی کۆنتڕۆلکردنی حەویجە و ناحیەکانی دەوروبەری بەردەوامە. پشت بەخوا لەم نزیکانە پرۆسەی کۆنتڕۆلکردنی حەویجە دەست پێ دەکەین. سنقوم بعملية التحرير. لە یەکەم وێزگەی سەردانەکەیدا عەبادی کە هاوکات فەرماندەی گشتی هێزە چەکدارەکانی عێراقا سەردانی مەکتەب خالیدی کرد لە باشووری کەرکووک و لەگەڵ فەرماندەکانی پێشمەرگە و سوپای عێراق کۆبووەوە. هەروەها عەبادی گوندی بەشیری بەسەر کردەوە و دواتریش لە کۆبوونەوەیەکدا لەگەڵ پارێزگاری کەرکووک و ئەندامانی ئەنجومەنی پارێزگا و بەرپرسانی هێز ئەمنیەکانی شارەکە تاوتوێی کۆنتڕۆلکردنەوەی ناوچەکانی ژەردەستی داعش و چۆنێتی هاوکاریکردنی ئاوەرەکان کرا. عەبادی ڕایگەیاند کەرکووک پارێزگایەکی ئازیزی عێراقە و هاوکاری دەکەن. كل المحافظات تطالب بنفس الشيء. الآن إيراداتنا سەرجەم پارێزگاکان داوای شایستە داراییەکان دەکەن. لە ئێستادا داهاتمان کەمترە لە خەرجکردن. لەسەرمانە کارە لە پێشینەکان دیاری بکەین. کەرکووکیش پارێزگایەکی خۆشەویستی عێراقە و لەسەرمانە هاوکاری بکەین. علينا إسنادها وعلينا المحافظة عليها إن شاء الله وسنفعل ذلك. هەر لە سەردانەکەیدا بۆ کەرکووک حەیدەر عەبادی لەگەڵ سەرۆک هۆزە عەرەبیەکانی پارێزگاکە کۆبووە و بە پێی زانیاریەکانیش داوای لە هۆزەکان کردووە لە ئۆپراسیۆنی حەویجەدا هاوکاری هێزە عێراقیەکان بکەن. لەبارەی لایەنە بەشدارەکانی شەڕی مووسڵەوە عەبادی جەختی کردەوە لێک تێگەیشتنێکی تەواو هەیە لە نێوان هەرێم و بەغدا لەسەر ئۆپراسیۆنەکە و جگە لە هێزە عێراقیەکانیش هیچ هێزێکی تر ناچێتە نێو شارەکەوە. ڕۆکان جاڤێنارتی، کەرکووک.